سنووری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. ڕەفتاری سەروەرمان بەرامبەر هەژاران. یەکێکی تریش لەو ئاور لێدانەوە پەڕستایشانەی کە لە بەرجی ئاگادارکردنەوەدایە ئەو ئاەتەیە کە بە بۆنەی یەکێک لە سەردانەکانی سەرانی قوڕەیشەوە نازڵ بوو. ئەوە بوو سەرانی قوڕەیش هاتن بۆ لای پێغەمبەری خوا وتیان لە کۆڕ و دانیشتەکانتدا ئەو مسکێن و نەدار و کۆیلانە دادەنیشن، ناکرێت ئێمە لە هەمان کۆڕدا لەگەڵ ئەواندا بنیشین. جایە ئەوەتە ڕۆژێکی تایبەتمان بۆ تەرخام بکە یان کاتێک ئێمە دەین ئەوان لای خۆت دوور بخەرەوە. ئیتر ئەم ئاەتە پیرۆزە بە بۆنەی ئەم ڕووداوەوە داپەزی. ولا تطرد الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ما عليك من حسابهم من شيء وما من حسابك عليهم من شيء فتطردهم فتكون من الظالمين. نەکەی دەوانە دەربکەیت کە بەیانیان و ئێواران لە پەروەردگاریان دەپاڕێنەوە و مەبەستیشیان تەنها ڕەزامەندی ئەوە. جاخۆ لێپرسینەوەی ئەوان لەسەر تۆ و لێپرسینەوەی تۆیش لەسەر ئەوان نییە تا ئەوەی بە دەرکردنیان بچیتە ڕێزی ستەمکارانەوە. هەروەها ئەم ئاەتەی سوورەتی ئەلکەهفیش ئاماژە بە هەمان ناوەڕۆک دەکات و دەفەرمێ واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ولا تعد عيناك عنهم تريد زينة الحياة الدنيا ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه وكان أمره فرطا. ئارام بگرە و خۆراگر بە لەگەڵ ئەو ئیماندارانەدا کەوا بەیانیان و دەمە و ئێواران تەنها بە مەبەستی بەدەستێنانی ڕەزامەندی ئەو شادبوون بە جەماڵی پەروەردگاریان دەپەرستن و لی دەپاڕێنەوە. اینجا با لەبەر ئارەزووکردنی زینەت و ڕازاوەی ژیانی دنیا وەگەوەی ئارەزووی پەسەندکرانی بانگەوازەکەت بکەیت لەلایەن خەڵکیەوە چاوت لەوانەوە نەترازێتە سەرکەسانی دی و گوێ بۆ قسەی ئەوانە ڕامەگرە کەوا دڵیانمان لە یادی خۆمان غافڵ کردووە و شوێن هەوا و ئارەزووی خۆیان کەوتون و هەرچی کاروباریان هەیە هەمووی بێسەروبەری و دەستنور دەرچوونە. هەر لەو ساتەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی کرد بە ڕاگەیاندنی بانگەوازەکەی چەندین کەس تەسلیمی بوون و هاتنە ڕیزی بانگەوازەکەیەوە. زۆرینەی ئەوانەش لە هەژار و نەداران بوون بۆ ئاشکرای شەکەڕژێمی کوفری ئەو ڕۆژگارە هەژاری و نەبوونی بە ناتەواوی و نەنگی دادەنا. ئەمە لە کاتێکدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئاینێکی وەهاوە هاتبوو کە پایداری و سەروەری تەنها بە تەقوا و لە خواترسانەوە بەستبووە. بە گوێرەی فێرکاریەکانی ئەم ئاینە شتێک نەبوو ناوی سەروەری دەوڵەمەند بێت بەسەر هەژاردا. ئەوە تا پێغەمبەری سەروەرمان فەرمیەتی بە 8 تا مەزرۆی 4 کەسە. ئەو 4 کەسەش هەر هەمویان هەژار بوون. عەمار هەژار بوو، سەلمان هەژار بوو، مێقداد هەژار بوو، هەروەها حەزرەتی عەلیش ڕزای خوای لێبێ هەژار بوو. هەموو کەس تا مەزرۆی بەهەشت بوو، بەهەشتیش تا مەزرۆی ئەم مرۆڤانە دەدوێت بەس بۆ ئەوەی بە دیداریان شاد بێت بەتی چاوەڕوانی بە گردنی ڕۆژەکان بەستووە و ڕایان دەکێشێت. ئەوانێک کە دڵیان تەژی بوو لە ڕیزی پەروەردیگار و شەو و ڕۆژ یادی ئەویان دەکرد و هەمیشە وەک ئەوەی لە حوزوریدا بنوەها دەژیان. ئاخر چۆن پێغەمبەری خوا ئەو کەسانەی لە خۆی دوور دەخستەوە لە کاتێکدا خوای گەورە ئەوانی لەسەر نزیکی بەرنامە ڕێژ کرده بوو. پێغەمبەرێک کە لە بەرامبەر هەڵوێستێکی ئەبوذەر بەرامبەر بە بیلال کە پێی وتبوو ئەی کوڕی ژنە ڕەشەکە ڕووی کردبووە ئەبوذەر و پێی فەرموو بوو تۆ کەسێکیت هێشتا شوێنەواری سەردەمی نەفامید تێدا ماوە. اینجا دوای سەرزەنشتکردنی بەم وتە نەمرانەی ئامۆژگاری کرده بوو. ئەو کەسانی لە ژێر فەرمانتاندا کار دەکەن براتانن، خۆتان چی دەخۆن و چی دەپۆشن هەر لەوەش دەرخواردی ئەوان بدەن و هەر لەوەش پۆشتەیان بکەن. هەروەها ئەرکێکیان بەسەردا مەدەن کە لە توانایاندا نەبێت بۆ ئەگەر داشتان بەسەریاندا ئەوە هاوکاریان بکەن. پێغەمبەرێک کە باڵی خاچی بوون و لە خۆبوردەیەکەی بە زەویدا دەخشا کێبیویستایە دەیتوانی بێ هیچ جۆرە ناڕەحەتیەک بچێتە حزوری. بەڕاستی ئەمانە کۆمەڵە بنەمایەک بوون کە لە ڕۆحیەتی ئاینەکەیەوە هەڵقوڵابوون.
ئەی مەگەر دەوڵەمەند و هەژار کۆی لەو ئاغا فەرماندە و خزمەتکاری باوەڕداران هەر هەموو لە هەمان مزگەوت و لە هەمان ڕیزدا لە تاکیەک ناوەستن بۆ بەجێهێنانی ئەرچی بەندایەتی دەیکەوا بێ چۆن دەبێت پێغەمبەری پایەبەرز کە نوێنەری ئەم ئاینەیە کۆمەڵە کەسانێک لە حزوری خۆی دەربکات بەس تەنها لەبەر ئەوەی هەژارن ئەی هەر خودی خۆی نەبوو دەیفەرموو خوایە گیان بە هەژاری بمژیەنە و بە هەژاری بممرێنە و لەگەڵ هەژارانیشدا حەشرم بکە جا ئایا ڕێی تێدە چێ کەسێکە مەقسەی بێت و لەو لاشەوە خۆی هەستێت بە تەراکردنی دۆستە نەدارەکانی نا نەخێر هەزاران جار نەخێر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ هەژارێکی لە حزوری خۆی وە دەرنەناوە و کەسیشی لە کۆڕی خۆی دوور نەخستوەتەوە بۆ ساتێکیش بێت شتی وا میوانی ئەندێشەشی نەبووە هەر چۆنێک بێت دوجارە و پێغەمبەر بوو بە هەمان ئەندازە پەرۆش و چاوەڕوانی هیدایەتی هەمووان بوو لە فەرمودەیەکی حەسن یاخود ضعیفدا هاتووە کە بۆ مسلمانان بوونی حەزرەتی عومەر ڕزای خوای لێبێ نزای کردووە و پاڕاوەتەوە تەنانەت لە هەندێک ڕیوایەتدا هاتووە کە دوعای بۆ ئەبوو جەهلیش کردووە کە خۆی ناوی عەمری کوڕی هاشم بوو دوعاکەش بەم جۆرە بووە خودە ئیسلام سەربەرز بکە بە خۆشەویستترینی ئەم دوو پیاوە لەلات عەمری کوڕی هیشام یان عومەری کوڕی خەتاب هەروەها دوعای بۆ حەزرەتی عومەریش کردووە و فەرمیەتی خودایە ئیسلام پشت ئەستور بکە بە مسلمان بوونی عومەری کوڕی خەتاب دوور نییە وەک چۆن خوای گەورە چەندین حەقیقەتی داهاتووی پیشانی خۆشەویستەکەیدا بوو ئاواژ ئەو فتوحانەی پیشاندا بێ کە لە سەردەستی حەزرەتی عومەر دەهات نەدی جاییتر لەبەر ئەوەی سەروەریشمان ئەمەی زانیوە دوعای کردووە کە هەرچی زووترە بێتە ناو ئیسلامەوە و تاجی مسلمانیەتی لەسەر بنێت یاخود بە فیراسەتە ئەناوازەکەی خۆی لە ڕوخساری حەزرەتی عومەردا ئەوەی خوێندوێتەوە کە دەرونی بەڕووی ئیسلامدا کراوەیە و هەر لەبەر ئەوەش دوعای بۆ کردووە مسلمانبوونی گەورە پیاوانی قوڕەیشیش گەورەترین ئارەزووی پێغەمبەری خوا بوو چەندین جار لە ماڵی خۆیدا میوانداری کردوون و خوانی بۆ ڕازاندوونەتەوە و هەوڵی داوە بچێتە دڵ و دەرونیانەوە بەڵام هەموو جارێک بە نەرێنی وەڵامی ئەم خواستەی دراوەتەوە چێ دەزانێت ئەم بازی بەختە چەند جار بەسەر هەر یەک لە سەرانی قوڕەیشدا سوڕاوەتەوە چێش دەزانێت دەبێت چەند جار ئەو بەدبەختانە ئەو نازدارەیان فەرامۆش کردبێت و ئێستاش پێشنیاری چاوپێکەوتنێکی لەوانەوە پێگەیشتووە هەواڵیان بۆ ناردووە و دەڵێن دەمانەوێت چاومان پێی بکەوێت تۆ بڵێ هەر بەڕاستی نیەتی هاتنە ناو ئیسلامیان هەبوو بێت ئەگەرچی هێشتا ئەوە ڕوون نەبوو بەڵام بە ئەگەری لە سەدایەکیش بێت پێغەمبەری خوا هەر ئومێدی پێی بوو وەک چۆن پەرۆشی خۆی پیشاندا بۆ مسلمانبوونی حەزرەتی عومەر و ئەو ڕوودا و پێشاتانەش کە بە هاتنە ناو ئیسلامی ئەوەوە هاتنەکایەوە سەلمێنەری ئەو ڕاستیە بوون کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام چەندە پێکاویەتی ئاواش ئەگەر ئەو کەسانە بەهات نایەتە ناو ئیسلامەوە هەر چۆنێک بێ فتوحاتی ئیسلام زۆر جیاوازتر دەبوو ئەوەندە هەبوو کە داخوازیەکەیان پێچەوانەی ڕوح و کاکڵەی ئیسلام بوو بۆیە ڕەنگە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەر ئەوە بۆیان خەفەتبار و دڵتەنگ بوو بێت کەوا بە پێشنیارێکی لەو جۆرە هاتبوونە لای چونکە ئەو پێشنیارەی ئاراستەی کرابوو ئاراستەی سەرجەم پێغەمبەرانی پێشوش کرابوو چۆن ئەوان پێشنیارێکی ئاوایان ڕەت کردبەوە پێغەمبەری خوش ئاواڕەتی دەکردەوە بەڵام نەشی دەتوانی بەر بە دڵتەنجەکەی بگرێت کەوا چۆن لە پای لوود بەرزی و خۆ بە زلزانێکی پوچی بێمانادا پاڵیان بەو هیدایەتەوە دەنا کە تاوەکو بەردەرگاکانیان هاتبوو ئیتر لەوەدا بوو کە پێغەمبەری خوا بەم خەسارەتمەندیانەیان دڵتەنگ بێت کە ئەم ئاەتە دابەزی ئاەتەکە دڵنەوایی دەکرد و پێی دەفەرموو بۆ تۆ بەرپرسیار نیت لە لێپرسینەوەیان بەڕیاری سەروەرمان بەو جۆرە بوو کە هەژار و نەداران لە تەک خۆی دوور نەخاتەوە بەڵام ئەوەشە بوو کە لە پێناو بە هیدایەت شادبوونی ئەوانی تریشدا بە دوی ڕێگە چارەیەکدا دەگەڕا داخۆ لەم بڕیارەیدا پێکاوێتی یەکسەر ئاەتدا دەبەزێت و هەواڵی ئەوەی پێدەدا کە لە بڕیارەکەدا پێکاوێتی ئاخرە و سوور بوو لەسەر وەلاوەنەنانی دۆستەکانی ئاەتەکەش وەک پشتگیریەک هاتوو پێی دەوت هەژاران لای خۆت دەرمەکە